دانیشتوانی قەزای خەبات و گوندەکانی دەوروبەری تەنها لەم مانگەدا ئەمە سێم جارە خۆپیشاندان ئەنجام دەدەن و ڕێگای نێوان هەولێر مووسڵ بەڕووی بار هەڵگراندا دەخەن تاکە داواکاری ئەوان ئەوەیە کارەبایان پێ بدرێت کە وەک خۆیان دەیڵێن لە 48 کاتژمێردا تەنها 2 کاتژمێر کارەبایان هەیە. جارێکی دیکە هاوڵاتیانی سنووری قەزای خەبات بۆ داواکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگای سەرەکی ناوچەکەیان داخست. دانیشتوانی قەزای خەبات دەڵێن ماوەی 2 مانگە و ئێستاش لەم گەرمای هاوینە دۆخی کارەبا زۆر خراپە و لە ڕۆژێکدا تەنها کاتژمێرێک کارەبامان هەیە. لە 48 سعات 2 سعات 3 سعات کارمان هەیە مولیدەشمان نییە ئەومان نییە ئەوی دەکرین بە تانکەر تانکەر بە 40 زاریە لۆ تانکەشی چخوا قبول دەکە تانکەرەشی بینی بە 40 زاری خوا قبول دەکە بە فەرمانی هەموو لێرە دەکرین هەموو بە بەلگە 600 700 ماڵە هەموو بەفری دەکڕی هەموو ئاوی دەکڕی هیچمانە هیچیان لون وعدی دەدەن جمعەکەی ڕووی وعدیاندا وتی وعد بی ئێشینگو چابوو تاو یەکشەم چابوو وتما کێشە نییە چابی ئەمەش من دارە فەقیری لێرە چ بکەین هەموو برا شەهیدین بامان شەهیدا ئەو ڕێگرتنەوە سەبەب بێکارەبی بوو ئەویە یعنی 48 ساعتە 2 ساعت 3 ساعتە کارەبا هەیە نییە هەندە زیاتر نییە 2 ساعت 2 تا 3 بەڵێ چەند جارێت کێژیمان ڕێکاگرتە وێ تاتە وعدێ دامە گوتە یەکشەم دەوام ببتەوە یەکشەمێنە یەکشەمەکە دیکە ئەوە ئەو یەکشەمژی چوبیە و چوارشەم هەوایکی خۆ خراپترە باشترە. بەهۆی نەبوونی کارەباوە دانیشتوانی قەزای خەبات کە دەکەونە سەرزەی گەورە کێشەی ئاویان بۆ دروست بووە بۆیە دەبێت بە تەنکەر ئاو بکڕن کە ئەمەش لەم بێموچەی و قەیرانەدارەیەدا بارگرانیەکی دیکەیە. ئێستا حالیان خەبات بەعامەتەن ئەو هایە بەعامەتەن لەو ڕزادە بەس هەندێک هەیە مۆلیدیان هەیە ئێستا مە مۆلیدەشمان نیە حالی حاضر بەس هەندێک جوانی ئەو لەو ئەوانە مۆلیدیان هەیە گەنا ئامیان نییە ئامیان لەیمە وێرانترە حکومی وێرانترە لەیمە بەسی بە هەندێک مۆلیدەکەشمان نییە مۆلیدیان هەیەوە لە سفەیە هەتەمە لە عومەر و ئەو شتان ئەوەنە هەمووش هەون هەتا گوێڕ و دار بەریشان هەر وایە لەسەر خەبات حسابەوە ئەلێرکوانە بەس ئەو لای ئەو هایە حەفەش گوندەکە هایە ئەو لای هیچ عیبی نییە بەل هیچ عیبی نییە بەڕاستی بێزاوینەوە ژیانەی هەموو بینی هەدەستی قەلبت هەمووی ئاوە لەبەر ئارەقە هەمووی ئاوە هەنی بێزاوی هەموو ڕۆژێ ئیشکارمان بینی بینە و سەرزادی کو دەبی کاکە دۆر علاج کلێ و کار بکە خۆمە قەشمەری نەبینە سەر ئەوزادی هەموو زار لە سەرزادی بین وڵا بێزاویم برێ. هەرچەندە حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم پرۆژەی ڕووناچی یاخود کارەبای 24 کاتژمێری ڕاگەیاندووە و باز لە کەمکردنەوەی بە فیڕۆدانی کارەبا دەکات کەچی پێدانی کارەبا لە قەزا و ناحیەکان زۆر لە ساڵانی پێشوو خراپترە و کێشەی ئاویش سەرباری دەیان بەڵێن بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەباتی سەر با پارێزگای هەولێر.